چل پشت ڕاوەستاندنا چالاکیین پەکێکەیە لە دژی ئارتێشا تورکیە دەدەمەکیدا کۆپشتی ئارتەژێن کو لە باکووری کوردستانی تورکیە چێبووین ئەف چالاکیین هەنێ هاتبوونە ڕاوەستاندن ببڕیاڕەوان لێ درێژکردنەوەی تێچواتەیە و چ پەیامێک لە پشتە ئایا بڕاستیژی پازدەی گولانێ وەکە ڕاپرسیەکێش بۆ تورکیە دێ سەر و بنێنوی وڵاتی ژێ دەموکراسی و سیاست و هەموو جمگەیەن دەسەڵاتێ بگۆهرە یانژی دیسا دەبیتە تشتێک ژڕێزێ و هەر تشت دووبارە و تشتێک نایگۆهارتن لێ سەروان مژاران و گەلک پرسێندە ژێ دکتۆر ئۆفۆک ئۆراس شروڤەکاری سیاسی دەپرسم دکتۆر گەلک بەخێراتیە کوردستان بیستفەر بزانم بڕاستیژی هەلبژارتنێن پازدەی گولانێ ji بۆ تورکیە ئەو قەز گرنگن یانژی تەنێ دەبنە هەلبژارتنێک ژڕێزێ و دیسا ئەردوغان و دار و دەستێنوی بەلێ گەلک گرنگە فەلبژارتن ji ber ku هاوڵاتی چ دەخوازن ئەوێ بڕیار بدەن دەولەت هەموو ببەیەک سیستەمی کۆماریە بەردەوام بەیان ژی سیستەمەکە دموکراتی وەرە ڕۆژەوێ لە تورکیە ئەڤە بڕیاراوێ گرنگە بەلێ پشتی هەلبژارتنی ژیان داوی نایێت ژیان بەردەوام دەبێ بەلێ دوان هەلبژاردناندا ئەک پارتی ڕەنگە بێتە گواردن لەو ڕژی ئەف هەلبژارتن گەلێکی گرنگە دکتۆر ئۆفۆک کەمال کلشتاروغلو وەکە نامزەتێ هەف پەیمانیا ملەت دبێژیتن پازدەی گولانێ ئەمێ ببنە دەسەڵات هەموو سازیên دەولەتێ بخەنە خزمەتا گەل ئەڤە تەنێ چوزانم خەونەکە دبینە یان ئیمکان تێدا ڕاستی بیت شەرت و مەرجێن کو حەتانها سیاسەتێن ئۆپۆزیسیۆنێ بتایبەت دەرهەقی ئابووریێ زەڵال نینە کاوەی تشتێکی بگۆهەران یاننە یعنی پشتی və هەلبژارتناندا və هەلبژارتناندا دەسەڵات و مخالفەت ئەو سۆسیالێ دپارێزە یا ژی دەسەڵاتێ بەلێ سۆسیال گەلێک گرنگترە پێنجیوەک ji سەدەیە گەر دەست بخێ ملەتە ئیتفاق بدەست بخە کلژدارۆغلو پارتا چەپا کەسێک و هەدەپێ و گەلوانە لەسەر کاغەزەکێ بچە ناوە هەلبژارتنێ ڕەنگە گەڕایەکەمیانژی دووەم بداوی بێ و سیاسەتە سۆسیال ji بۆ و حاوەڵاتی ژیان و دەبارەوەی باشتر ببێ و هەروەها خەلک ji برسادا نەمرە ڕەوشابووری گەلک خراپ نەبە ئەم تکارن بێژن جارەیەکێ متەدەین و کورد و تورک و سکولار و عەلەوی و کورد و هەموو بوونە یەک ئیتیفاق لەورە ئەم دۆنەمەکە باشە دکتۆر ئۆفۆک مەسەلا هەدەپێت و چاوادە نرخینی ئایا گەل و بڕاستیژی هەدەپێ دکارە ببیتە کلیلا یەک ئالیکردنا قازانجکردنا کورسیا دەسەڵاتێ دەمەکیدا کو هێژی ڕوبڕووی گرتنێیە دیسا لەسەر ناوێ پارتیا چەپا کەسێک بەشدار دبە نزانم گرتنە هەدەپە ناخوازە بکەوە ناوە ڕیسکێلەوە دگەل پارتە چەپا کەسێک دەخوازە بچە ناوە هەلبژارتنێ وەکە کەد و ئازادی دناوە حەف پەیمانیەکێدا بە سیاسەتەوە یا سێسەتێ یا سەیەیە تەبی دناوە هەل پەرلەمنتۆیدا ڕەنگە ئەوان ببنە یەکەم لەگەل هەف پەیمانیەندی بە هەڤرە لەو ڕاست دبینم و هەفکاریەکی گەلێکی گرنگش بۆ کلژدارۆغلو ڕەنگە دەنگین کوردان 14 بۆ 15 ji سەدێ بن و دڕێیا کلژدارۆغلۆیە دەنە و ڕەنگە قۆناغە یەکەم دە هەلبژارتن دایوەرە تەمام دکتۆر ئۆفۆک مەسەلەیە ڕاگرتنا چالاکیên پەکێکێ divê demêda heta هەلبژارتنên ser û komariyê هەلبژارتنên giştiyên Tirkiye tu çawa dinirxînî yanî çi peyamek li pişta gelo ji bo ew lekariya helbjartinê û derrewşeka baş de helbjartin pêk were gelek giringe û her wiha ji bo hedefê jî giringe ku sindoqên wê bi ewle bin weke parta çep ku di heştê yek bajaran de dê sindoq werin danîn dizanin ji bo HDP û CHP ji bo wan çareser pakêja çareseriya Kurdan heye û dixwazin bibin meclisê هەروەها حەبدوڵا ئۆجەلان و بەرخۆدانە یا بچەکان داوی هاتیە و سیاست دەوام دەکە سیاست بەردەوامە
لورا دخوازن كفن ريه كيك ودقل دستوري بقونجا لورا اف بينغافكي جرينج بو دكتور حتى نها قالك كردان خويك آلي نكريا كويدان يخوبدان أردوغان يان جوي بدن كلشتاروغلو يان وي ببريار بمينن برأيات إمكان تيدا يد نافا ساعتك يد شافو روجا كان دا جو آلي آك بارتيه سر ليدانا كا إمرالية بهتا كرن جوي داري يعني قرارك بهتا دان جلاي وجالان فاكو كردان يخوبدان آك بارتيه دنگ خوبدان اردوغان وکه جارادن جیکو گوتی ریاسی امین هل بجرن برأیات امکان تدا تشتکی وها چه ببه؟ نخير تشتكي وها تشينا با جبوكو اوجلان تشتكي وها بيجج هيج هنجا تاكيوي تنج بركو 2 سالا دنا تجريده كده هر وها محامين ومالباتاوي جي نكارن دقلوي بجفن رنگ دولت لقلوي دنافا جفيني دابن بلي اوجلان دي حل بجارتنا پیشتر جی ریاسه حل بجارتی دهون دزانن کدو نمک چه بو قیوم چه بون و هر واهندک سیاست اندی چه بون لو رام باور ناکن کو سیاست کدن ورا روز دکتر افق دیارک و ارتجن پشتی لباکوری کردستان و ترکیه چه بون بپرانی لباکوری کردستان بون اوان هنه خلق زیادتر به مال و حال کرد پریشان کرد جخوراوش آبوری پشتی سال 2018 هر کد چیتن لی ترکیه زیادتر دبیتن انفلاسیون خرابتر دبیتن برای آتا شرط و مرجن هی حتی چه قاصید قازانجا دستالات نهادن کدو باره کرسی قازانج بکن بله احتمال که هو ساجی هی پیوست لسر کاغذ اردوغان هل بجارتنان سرنا كذا لي بيويستا بالتمامية بزلال كرن اس يت هل بجارتنين تركيا وكين بزنيا لهفتشوني دكم چلو حشت جبو بينجي وتشتكي اسوها دبينم رنگ بفي اواي انجام دركفن حردو لهمبرية كنت بيويستا بفي اواي ام ببين حتى داوي دقجي نگرانت یکی بسر بکوه یکم قناغ گلک گرنگه به یکالی کرن اگر چو قناغ دویم رنگ رسکته بکوه تمام دکتر افق اوراس شروع سیاسی لسر هل بجارتن ترکیا بگشتی و نامزتن هی زانیاری دان تو هر هبی ایوار باش